دينا سر بلانكس راديشن لو لا لەکچەری چوارە لە بەشی یەکەمیانە ئاماژەمان بەوەدا کە ڕێلی لەگەڵ جینە و هەروەها زاناوین هەردووکیان بەاعتیمادن لەسەر کلاسیکڵ میکانیک فەشەلیان هێنا و نەیانتوانی تەفسیرێکی دروست بۆ ئەو سپێکترەمەی بڵاکبەدی ڕێدیژن کە بە ئەکسپێرمنتەڵی دەستمان کەوتووە لێک بنەواتە لە هەموو منتیقەکانە معادلەکان ئیشکەن معادلەیەکیان بۆ نمونە لەوە هیواین لە وەیڤلێنگتی کورتا ئیشی کرد ئەوەی ڕێل لەگەڵ جینە لە وەیڤلێنگتی درێژە ئیشی کرد هەردووکیان نەیانتوانی بەتەواوی چی بکەن کێرفیتینگێک بدۆستنەوە لەگەڵ ئەمەلیەکە یەک بگرێتەوە ئەم جاریان فەشەلی ڕایلی لەگەڵ جینسا بەڕاستی زۆر بە جددی وەرگیرا چونکە بۆ قەوانینەکانی کلاسیکڵ میکانەکان زۆر بە دروستی بەکارێنا کە زۆر بە دروستی بەکاریان ئێهێنا لەگەڵ ئەوەشە تووشی فەشەل بوون بۆیە ئەمە زۆر زانەکان بە جددیان وەرگر یەکێک لەو زانانەی کە توانی شۆڕشێکی زۆر گەورە بکە لەم بووانە زانا ماکس پلانک بوو کە ئەو بەڕاستی بە سەرنجدان لە ئیشەکانی ئەوان لەوە گەیشت ئیتر یاساکانی کلاسیکڵ میکانیک ئەبێ لێرە ستۆ بکەن و یاسای وەکو ئەڵێن ریڤۆلیوشنێکی کرد یعنی شۆڕشێکی زۆر مەزنی کرد و ئەلێرەوە کوانتەم میکانیک سەری هەڵدا و بەوەی کەوا ئێستا باسیەکەین زین ماکس پلانک چ فەڕەزەیەکی کرد جیاواز لەوانەی پێشوو. The failure of Rayleigh Jean's law led Planck to think that it was not possible to obtain a correct radiation law within the framework of classical mechanics. لێرەوە زانا ماکس پلانک بیری لەوە کردەوە ئیتر ناتوانین بەاعتیمادن لەسەر کلاسیکڵ میکانی بگەینە معادلەیەکی دروست بۆ لێکدانەوەی چی ئەو سپێکترەمی کە لە بلاکبەدی ڕێدیشنەوە دەرەچێت. ماکس پلانک assumed that بزانین چی فەرض کرد ماکس پلانک the walls of the cavity دیواری ئەو کەیڤیتی پێشتر کە وتمان میتاڵێکمان هەیە و ناوەکەی بۆشە consist of a microscopic oscillator لە زڕنگەلەرەی زۆر بچووک پێک هاتوون ها دیواری وۆڵەکە لە زڕنگەلەرە مایکرۆسکۆپیک ئۆسیلێتەر بە کوردی پێوانوترێت زڕنگەلەرەی زۆر بچووک in thermal equilibrium لە حاڵەی تەوازنی حەراریە the absorption and emission of radiation by this oscillator take place at equal rates لە حاڵەی equilibrium لە حاڵەی تەوازنە لە هاوسەنگبوون لە حاڵەی هاوسەنگبوونە ئەبزۆربشن و ئیمیژنی ڕێدیشن لەلایەن ئەم ئۆسیلیتەرانەوە بە هەمان ڕێژە ڕوو ئەدات واتە وەکو یەک at equal rates according to the Planck's hypothesis بە گوێرەی فەڕەزیەکەی Planck the emission and absorption of radiation by an oscillator take place in the form of discrete packets of energy called photons کەواتە بەپێی فەڕەزیەکەی Planck ئیمیژن و ئەبزۆربشنی ڕێدیشن لەلایەن ئەم ئۆسیلەیتەرەوە ڕوو ئەدا لەسەر شێوەی پارتیکڵی جیاکراوەی زۆر بچووک کە دواتر ناویانان فۆتۆنەکان whose energy is proportional to the frequency of radiation و هەروەها whose energy is proportional to the frequency of radiation ئینەرجەکە لەگەڵ چیە پرۆپۆشناڵە بێ لەگەڵ فریکوێنسی ڕێدیشنەکە ئەم معادلەیە EN ئەکاتە N ژمارەی فۆتۆنەکان یەکە دووە سێ ژمارەی تەواو H Planck constant جارانی frequency of the radiation کەواتە ئەلێرە ئێمە the spectral energy density of blackbody radiation ئەم جارە spectral energyەکە معادلەکە ئەم معادلە پێ ئەوتێ معادلەی Planck's radiation formula U mu D mu جارێکی تر هەشت پای H C2 mu2 D mu هەر نمبر ئۆف وەیڤەکەیە بەڵام جارانی ئەڤەرێج ئینەرجیەکە ئەم جارە جیاوازە ئەوەی لە کلاسیکڵ میکانیکا ڕایلی لەگەڵ جینیا بوو ئەڤەرێج ئینەرجیەکە کەیتی بوو بەڵام ئەم جارە ئەڤەرێج ئینەرجیەکەمان E ئەکاتە H mu دابەشی e to power h mu دابەش kt minus یەک ئەمە ئەڤەرێج ئینەرجیەکەیە بۆ هەر ستاندینگ وەیڤێک وتمان number of standing waveمان هەیە بەڵێ هەمانە جارانی ئەڤەرێج ئینەرجیەکەیەکەین معادلەی چەندمان دەسەکەوێت معادلەی 2/9 ئەمە هەر ئەم معادلەی پێشووترە
بەڵام نمبر ئۆف ستاندینگ ویف ئەم جارە ئەڤەرێج ئینەرژیەکە بە پێی ئەوەی پلانک معادلەی 2 بۆ 10 ئەڤەرێج ئینەرژیەکە، بەڵام لە کلاسیکەڵ میکانیکا کەیتی بوو ئەوەندە جیاوازی هەموو کاتە ئەم معادلە ئێستا تەفسیرێکی زۆر دروست هەم لە وەیڤلێنگتی کورتا ئیشەکە هەم لە وەیڤلێنگتی درێژە ئیشەکە لە هەموو مەنتیقەکانی سپێکترین بلاک بەدی ڕێدیشنە کاتە ئەلێرەوە شۆڕشی کوانتەم میکانیک دەستی پێ کرد. لەسەر ئەگزامپڵی یەکەم بۆ ئەوەی زۆر بە بەسیتی لە ئەڤەرێج ئینەرژی تێبگەین ئەڵێ calculate the average energy of Planck's oscillator for h mu over kT جارێکیان یەکسان بێ بە 0.01 جارێکی تریشان h بۆ جاری دوم h mu لەسەر kT بکاتە 0.1 جارێکی تر h mu لەسەر kT بکاتە 1 جارێکی تر h mu لەسەر kT بکاتە 10 ینی بۆ هەمویان تێستی یەکەین بۆ چوار حاڵەتە هەر چواریان تێستی یەکەین. ئێمە معادلەی average energyمان هەیە the average energy of Planck oscillator is given by this relation E is equal to h mu دابەشی e to power h mu دابەشی kT ناقص 1. ئێمە هەڵەسین لە شوێنی هەموو h mu یەک بزانین ئەلەم معادلەیان دروست دەکەین ئەگەر حاڵەتی یەکەم کەیسی یەکەم وەرگین بڵین h mu لەسەر kT ئەگەر بکاتە 0.01 ئەمە حاڵە یەکەمی ئێرەیە وەری ئەگرین h mu لەسەر kT ئەکاتە 0.01 ئەی h mu ئەکاتە چی h mu ئەکاتە 0.01 جارانی kT کاتە لە شوێنی هەموو h mu یەکی ئێرە چی تعویض دەکەین 0.01 kT تعویض دەکەین ئەی لە خوارەوە h mu لەسەر kT چەند تعویض دەکەین 0.01 تعویض دەکەین لە پاش اختصار و کورتکردنەوە تەماشا ئەکەین ئەڤەرێج ئینەرژیمان ئەکاتە چی ئەکاتە kT. حاڵی دووەمیش ئاحتیادی دیسان h mu لەسەر kT ئەم جارە لە جیاتی بکاتە 0.01 بۆ دووەمیان ئەکاتە 0.1 دیسان h mu دەرکەنەوە تعویض دەکەون لە شوێنی هەموو h mu لەسەر kT 0.1 دانن تەماشاکەین نەتیجەمان ئەکاتە 0.95 kT و بۆ حاڵتەکەیان تریش خۆتان تێستی بکەن زۆر بە ئاسانی ئەتوانن ڕیزەڵتەکەتان دەستکێ ئەوەش نەتیجەکانم پێداون هەمویان ئەبێ ئەو قیمەتانت بۆ دەرچێت. ئینە سەر ئێگزامپڵێکی تر پێمان ئەڵێ deduction of Stevens law from Planck's law ئەڵێ اشتقاقی معادلەی ستیڤان بۆڵتزمانس لۆمان بۆ بکە لەکوێ دەست پێکە لە Planck's law دەست پێ بکە. ئێمە زانین the radiant emitted of a black body is given by this relation. ئەوە لە سلایدی یەکەمی لێکچەری چوارە پلان the total energy density is equal to c لەسەر چوار جارانی u energy density لەم energy density کە هەمانە ئەکاتە c لەسەر چوار ئینتیگرال لە 0 بۆ مالانی هەیە u لەندا mu t d لەمدا. ئێستا چیەکەین هەڵەسین لە شوێنی هەموو u لەندا تۆتەڵ ئینەرژیەکە چی دانین معادلەکەی پلانک تعویض دەکەین بەم جۆرە c لەسەر چوارە کۆنستانتە لە 0 بۆ مالانی هەیە u mu d mu ئەکاتە c لەسەر چوار لە 0 بۆ مالانی هەیە 8 پای h c توان سێ mu توان سێ d mu e to power h mu لەسەر kT ماینەس 1. ئەمەیان هەموو چییە هەموو معادلەکەی پلانکە کە پێشتر ئیشتقاقمان کردووە معادلەی پلانک چونکە خۆی ئەڵێ ستیڤان بۆڵتزمان لە کێوە لە Planck's law کاتە Planck's lawمان تعویض کرد لە شوێنی تۆتەڵ ئینەرژی دێنسەکە Planck's lawمان تعویض کرد. ئێستا ئەلێرە یەک فەڕەزی زۆر بچووک ئەکەین ئەوەی کە کۆنستانتەکانە ئەتوانین بیاینینە دەرەوە بەتەنیا ئینتیگرالەکە حەلکەینەها ئەم ئینتیگرالە لە 0 بۆ مەلە 8 پای h لەسەر c توان سێ ئەمە هەمووی کۆنستانتوانین بیهێنە دەرەوەی کوانەکە وە فەڕەزەیەکی زۆر بچووکەکەین exponentially h mu لەسەر kT بۆی ماتماتیکاڵی زۆر ئاسان حەلیکەین لە جیاتی h mu لەسەر kT بە x دائنین کاتە کە ئەومان دانا h mu لەسەر kT دانین بە x کاتە ئەم میوەش تەحویلەکەین جارێکی تر ئەوش بە دەلالەتی x کە تەحویلمان کرد ئەم معادلەی خوارەوان بۆ دەرەکەوێت 8 پای h-ەکە کۆنستانتە c توان سێ کاتێ تعویض دەکەینەها لە جیاتی mu توان سێ بە دەلالەتی x تعویض دەکەین x توان سێ e to power x ناقص 1 dx مان دەست دەکەوێت. ئێستا ئەم ئینتیگرالە ماتماتیکاڵیان یەکسەر ریزەڵتەکەی پیاوین لە نمونونەکە خۆی ئەڵێ ئەگەر شتێکی واتە بوو لە 0 بۆ مالانی هەیە x توان سێ dx e to power x ناقص 1 ئەکاتە پای توان 4 لەسەر 15 یەکسەر حەلی کردو بوومان. ئێمە لە شوێنی هەموو ئەم ئینتیگرالە پای توان 4 لەسەر 15 دائنین کە داماننا تەماشاکەین تۆتەڵ ئینەرژی دێنسەکەمان
ئەکاتە 2 پای توان 5 کەی توان 4 15 سی توان 2 h توان 3 تی توان 4 ئەم قیمەتانە هەمووی پای کۆنستانتە کەی بۆڵتشمان کۆنستانت هەر کۆنستانتە سی کۆنستانتە h کۆنستانتە تەنها تیەکەمان لێرە گۆڕاوکاتە ئەمانە ئەگەر قیمەتەکانیان دانین هەموو کۆنستانتەکانمان هەن قیمەتەکان کاتە 5.7 جاران دەتوان 8 وات مەتر دووجار پێر کلفن توان 4 ئەمە پێ ئەوترێت Stephen Boltzmann's law. The total energy emitted by a black body is proportional to T20 4 كاتە توانیمان معادلەکە بە ئاسانی اشتقاق بکەین. دینە سەر فۆتۆ ئەلکتریک ئیفێکت یەکێکی تر لەو تەجروبانەی کە ئیسەلمێنێت لایت سیفەتی پارتیکڵی هەیە دیاردەی فۆتۆ ئەلکتریک ئیفێکتە. فۆتۆ ئەلکتریک ئیفێکت تەجروبەکەمان یاخود پێناسەیەکی کوردی بکەین ئەڵێن the ejection of electron from a metal under the action of radiation or light is called the photoelectric effect. ئەڵێن دیاردەی فۆتۆ ئەلکتریک ئیفێکت چیە؟ دەرچوونی ئەلەکترۆنە لە میتاڵێکەوە کاتێک ئەو میتاڵە ڕۆشن بکرێتەوە یاخود ڕێدیشنێکی بخرێتە سەر بەم دیاردەیە ئەوترێ دیاردەی فۆتۆ ئەلکتریک ئیفێکت دەرچوونی ئەلکترۆن لە میتاڵێکەوە کاتێک بە ڕۆشناییەک ڕووناک ئەبێتەوە. ئێستا داین لە چەند بەشێکی سەرەکی پێک هاتووە ئەگەر ببین لە وێنەکە یەکەم جار ئێڤاکۆیتد کوارتز چامبەر تیوبێکمان هەیە ئەم تیوبە هیچ مادەیەکی تیان نییە واتە نە هەوای تیانە هیچ مادەیەکی تر بەڵکو فری سپیسە یاخود ڤێکیومە لە ناویا چیمانەیە دوو قوتبمان هەیە قوتبێکی فۆتۆکاتۆدێکمان هەیە و هەروەها ئەوی تریمان ئەنۆدمان هەیە. تەماشاکەین کاتێک ڕێدیشنێک بکوێتە سەر فۆتۆکاتۆد بەمەرجێک فریکوێنسی ئەم ڕێدیشنە گەورەتر بێت لە کریتیکل فریکوێنسی میتاڵەکە ئەوە ئەبێتە هۆی دەرچوونی ئەلکترۆن لە ڕووەکەوە. ئەم ئەلکترۆنە ئەکەونە کوێ ئەکەونە سەر قوتبی ئەنۆد. قوتبی ئەنۆد ئەکرێ ڤۆڵتەکەی موجب بێ یاخود سالب بێ بە ئەتیمادەن لەسەر ڤۆڵتیەی فۆتۆکاتۆد و پاشان ئەمیتەرێکمان هەیە ئیشی ئەم ئەمیتەرە چیە؟ خوێندنەوەی کەرێنتە. ئەو کەرێنتە چۆن دروست دەبێت لەگەڵ گەشتنی هەر ئەلکترۆنێک بە قوتبی ئەنۆد چکە ئێمەزانین کەرێنت is equal to charge per unit time. شەحنە لە وحدەیەکی زەمەنیە کەرێنت دروست دەکات. ئەلکترۆن شەحنەی هەیە بەڵێ کاتە مادام شەحنەی هەیە لە یەکێکی کاتدا کە ئەگاتە قوتبەکە ئێمە لێرە خوێندنەوەی کەرێنتمان بۆ دروست دەبێت. پاشان ئەو ڤۆڵتیەی نێوان فۆتۆکاتۆد و ئەنۆد بەهۆی ڤۆڵتمیتەرێکەوە توانین قیاسی بکەین زین چەنە. و دواتر چیمان هەیە؟ ئەلێرە سەرچاوێکی ڤۆڵتیەمان هەیە پیوتری ئەکسلرێتینگ ڤۆڵتیج ئەخرێتە نێوان ئەم دوو قوتبەوە هەڵەسێت بە ئەکسیلرێتینگ کردنی ئەلکترۆنەکان بۆ ئەوەی زووتر بگەنە قوتبی بەرامبەریان واتە جەمسەری بەرامبەریان. ئێستا the experimental observation of photoelectric effect may be summarized as follows. ئەتوانین بە چەند خاڵێک کورتی کەینەوە خاڵە جەوهەریەکانی تەجروبەی فۆتۆ ئەلکتریکی ئیفێکت باس بکەین. یەکەمیان for a constant potential difference between the cathode and anode. ئەگەر هاتوو potential differenceمان لە نێوان فۆتۆکاتۆد و ئەنۆدا کۆنستانت کرد the number of the electrons emitted from cathode increases with increasing intensity. ژمارەی ئەو ئەلکترۆنەی لێرە دەرەچن لە فۆتۆکاتۆدەوە ژمارەیان ڕاستەوانە ئەگۆڕێ لەگەڵ چیە؟ لەگەڵ ئینتێنسیتی ڕێدیشنەکە. ئینتێنسیتی ڕێدیشن ئینتێنسیتی چییە؟ number of photon per unit area. هەتا ژمارەی فۆتۆن زیادکە ژمارەی ئەلکترۆنی ئیجێکشن زیاد دەکا کە ژمارەی ئەلکترۆنی ئیجێکشن زیادی کرد حتمەن چی زیاد دەکا؟ کەرێنتەکەش زیاد دەکات لەگەڵیا ئەم کەرێنتە خوێندنەوەکەی زیاد دەکا. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم for a constant intensity and frequency of incident radiation the photoelectric current varies with the potential difference between the cathode and anode and reaches a constant value. بۆ ئەگەر هاتوو قیمەتی ئینتێنسیتی و فریکوێنسیەکەمان هی ڕێدیشنەکە کۆنستانت کرد فۆتۆ ئەلکتریک کەرێنتی ئێرەمان ئەگۆڕێ لەگەڵ چییە؟ لەگەڵ گۆڕانی پۆتێنشڵ دیفرەنسەکە ئەو پۆتێنشڵ دیفرەنسی لە نێوان کاتۆد و ئەنۆدا هەتاوەکو قیمەتی
ئەمە زیادکەین ڤۆڵتیکەزلێن تەماشەکە ئەم ڤۆڵتیە ئەم کەرێنتە زیادەکە هەتا ئەگاتە کوێ هەتا ئەگاتە قیمەتێک ئیتر تووشی حاڵی ساتوریشن ئەبێت و کۆنستانت ئەبێ کەرێنتەکەمان. beyond which سەرەڕای هەر زیاد بوونە which further increase of potential difference does not affect the photoelectric current. تا ئەگەینە حاڵتێک هەرچەند ئەمە زیادکەین ئەم ڤۆڵتیە تەماشاکەین ئەم کەرێنتە هیچ زیاد ناکا. for a particular value of retarding potential ئێستا ئەگەر بێت و قیمەتێکی دیاریکراوی ڤۆڵتیەکی پێچەوانە ڤۆڵتیەکی عەکسی بخەینە سەر قوتبەکە the photoelectric current becomes zero وردە ئەمە خوێندنەوەکەی کەمەکە هەتا ئەم ریتاردینگ پۆتێنشڵەوە ئەکا هیچ ئەلەکترۆنی نەگاتە ئەم قوتبی ئەنۆدە و واتە ئەمیتەرەکەمان خوێندنەوەکەمان ئەبێتە سفر. This potential is called cut off or stopping potential. ئەم پۆتێنشڵە کە کەرێنتەکەی کردە سفر پێوترێ stopping potential یعنی جوهدی ئیقاف یاخود پۆتێنشڵی چی ستۆپی ئەلەکترۆنەکە کە بگاتە ئەنۆد. ئەم جوهدی ئیقافە and is a measure of maximum kinetic energy of photoelectrons and we can write کاتە لەم حاڵەتە کە جوهدی ئیقافەکەمان هەبوو ئەم کەرێنتە بووە سفر ئەتوانین kinetic energy ئەلەکترۆنەکان زۆر بە بەسیتی بدۆزینەوە تی مەکسیمەم ئەکاتە ئی جارانی stopping potentialەکە کاتێک تی مەکسیمەمان is the maximum kinetic energy of the ejected electron بوو. خاڵی سێیەم the stopping potential ئەو stopping potentially باسمان کرد and hence the maximum kinetic energy of photoelectrons is independent of the intensity of incident radiation. کەواتە ئەو stopping potentially باسمان کرد لەگەڵ maximum kinetic energy ئەلەکترۆنەکان بە هیچ جۆرە ئاعتیماد لەسەر intensity radiationەکە ناکەن and depends only on the frequency of radiation. تەنها ئاعتیماد لەسەر چی ئەکەن؟ stopping potential و maximum kinetic energy ئاعتیماد لەسەر frequency radiationەکە ئەکەن. for each substance بۆ هەر مادەیەک there exists a characteristic frequency. For each substance there exists a characteristic frequency mu naught. بۆ هەر میتاڵێک بۆ هەر مادەیەک کە ئێمە بەکارین سۆدیۆمە سیزیۆمە هەر مادەیەکی میتاڵی کە ئێمە بەکاری ئێهێنین هەر یەکە لەوانە critical frequencyکی خۆیانە پێوتێ mu naught such that for radiation with frequency below mu naught the photoelectrons are not ejected from the surface. ئەگەر هاتو ئەو ڕادیشنی بەکارمانێنە فریکوێنسەکەی کەمتر بوو لە critical frequency مادەکە ئەوە ئەلەکترۆن دەرناچێ و دیاردەی photoelectric effect ڕوو نادات. This frequency is called the threshold frequency پێوترێ threshold frequency یا پێوترێ critical frequency یا cut off frequency هەموو ئەوانەی پێوترێت. and the corresponding wavelength is called the threshold wavelength و هەروەها بەرامبەری threshold frequency چی مانێت؟ threshold wavelength مانێت چونکە ئێمە زانین میو کە frequency ئەکاتە سی لەسەر لەمدا ئەی ئەگەر میو نۆت بێ ئەکاتە سی لەسەر لەمدا نۆت. خاڵی پێنجەم پێمان ئەڵێ it has been observed that as soon as the light is incident on the substance the electrons are emitted. هەر کە لایتەکە هەر کە radiationەکە کەوتە سەر میتاڵەکە یەکسەر ئەلەکترۆن دەرەچێ. There is no time lag between the incident of radiation and the ejection of electron. هیچ تایمێک هیچ فترەیەکی زەمەنی نییە لە نێوان ئەوەی radiationەکە بکرێتە سەر میتاڵەکە و دوای فترەیەکی زەمەنی اینجا ئەلەکترۆن دەرئەچێ بەڵکو عملێکی ئینستانتنیەسە هەر لەگەڵ کەوتنی radiationەکە بۆ سەر ماتریالەکە بۆ سەر میتاڵەکە یەکسەر فەورەن ئەلەکترۆن دەرئەچێ. دێنە سەر فێڵەرەکانی کلاسیکەڵ میکانیک بۆ دیاردەی فۆتۆئەلێکتریکی ئیفێکت بزانین کلاسیکەڵ میکانیک بۆچی نەیتوانی وە لەکوێ فەشەلی هێنا لە تەفسیرکردنی دیاردەی فۆتۆئەلێکتریک ئیفێکتە. یەکێک لەو خاڵانی کەوا کلاسیکەڵ میکانیک تێدا فەشەلی هێنا the maximum ئەیوتچی the maximum kinetic energy of the electrons should be proportional to the intensity of radiation.
یەکەمیان ئەوێت ماکسیمم کاینتێک ئینەرجی ئەلەکترۆنەکان ڕاستەوانە ئەگۆڕێت لەگەڵ ئینتنسیتی ئۆف ڕێدیشنە، بەڵام دواتر لە کوانتەم میکانیکا ئەوەمان بۆ دەرکەوت کە هیچ علاقەیەک لە نێوان ماکسیمم کاینتێک ئینەرجی و ئینتنسیتی ئەلەکترۆنەکانە، ئینتنسیتی ڕێدیشنەکە نییە. ئەمە یەکێک لە فەشەلەکان. فەشەلی دووەم ئەوەی the photoelectric effect should occur for light of any frequency or wavelength. ئەیوت دیاردەی فۆتۆئەلکتریک ئیفێکت بۆ هەموو جۆرە لایەتێک ڕوو ئەدات، یعنی هەر لایەتێک بکەوتە سەر ماتریاڵێک بەبێ هیچ کۆندیشنێک یەکسەر ئەلکترۆن دەرەچێت. واتە ئەو لایەتە فریکوێنسەکەی هەرچەندێک بێ، وەیڤلێنگتەکەی هەرچەندێک بێ، ئەتوانێت ئەلکترۆن لە ڕووەکەوە دەرکات. بەڵام دواتر کوانتەم میکانیک ئەوەی ڕاستکردەوە نەخێر ئەبێ فریکوێنسی ڕێدیشنەکە هەمیشە گەورەتریا یەکسان بێت لە کریتیکەل فریکوێنسی ماتریاڵەکە، اینجا ئەو دیاردەیە ڕوو ئەدات. ئەمە فەشەلی دووەم. فەشەلی سێم the first electron should be emitted in a time interval of the order of seconds after the radiation begins to strike the surface. ئەیوت هەمیشە تایمڵەیەک هەیە لە نێوان چییە؟ کلاسیکەل میکانیک ئەوێت تایمڵەیەک هەیە لە نێوان incident of radiation and the ejection of the electron. ئەوێت فترەیەکی زەمەنی هەیە لە نێوان ڕێدیشنەکە کە ئەکەوێتە سەر ماتریاڵەکە، چەند کاتێکە خەیانەی اینجا ئەلکترۆنەکە دەرئەچێت. كمش براسلي لكوانتم ميكانيكا بشتراس كراوا there is no time lag between the incident radiation and the ejection of the electrons. هيج time intervalك هيج فتريكي زمني لنيوان radiation و ejection الكترونانية كواتا اما فشلي سيمي كلاسيكال ميكانيك بوليك دانوي ظاهري فوتو الكتريك افكت. يتبين سر Einstein's explanation of photoelectric effect. بزين Einstein شون لك دانوا بو دياردي photoelectric effect دكا. According to Einstein, بقري Einstein, electromagnetic radiation of frequency mu consists of small pockets called photons. بفي لك دانوا كي Einstein electromagnetic radiation كاتي frequency mu بيت بيك هاتوا لچن پارتیکلێکی بچووک کە پیانۆتری فۆتۆنەکان. each of energy هەر یەکە لە ئینەرجی فۆتۆنەکان h میواتە ئینەرجی هەر فۆتۆنێک h جارانی میو فریکوێنسی h پلان کۆنستانتە. when a photon of energy کاتێک فۆتۆنێکمان هەبێ ئینەرجیەکەی h میو بێ یاخود بەدەلتی وەیڤلێنگث h میو لەسەر لەندا is incident on the surface بکرێتە سەر ڕووی مادەیەک. some of its energy is spent in making the electron free. هەندێک لەو ئینەرجی فۆتۆنە هەیەتی بەکار ئێ بۆ لێکردنەوەی ئەلەکترۆنەکە لە ماتریاڵەکە and the rest appears as the kinetic energy of the electron. ئەی ئەوەی کە مایەوە ئەبێتە kinetic energy ئەلەکترۆنەکە کەواتە بە کورتی و بە کورتی ئەو ڕێدیشنەی کەوا ئەکەوێتە سەر ماتریاڵەکە هەر فۆتۆنێک تاقەیەکی دیاریکراوی خۆی هەیە، بەشێک لەو تاقەیە ئەڕوات بۆ ئەوەی ئەلەکترۆنەکە لە ماتریاڵەکە لێ بکاتەوە وە فریکە ئەوەی کە مایەوە ئەڕواتە سەر kinetic energy ئەلەکترۆنەکە. The electrons at the surface of the material are must loosely bound and require minimum energy for their libration. کاتە ئەو ئەلەکترۆنێک کە لەسەر ڕووی ماتریاڵەکەن کە پیان ئەوترێ loosely bound ئەلەکترۆن، هەموو ئەو ئەلەکترۆنەی کەوا ڕەبتێکی کەمیان لەگەڵ ناوکی ئەتۆمەکە هەیە و تاقەیەکی زۆر کەمیان پێویستە بۆ ئەوەی فری بن، تاقەیەکی زۆر کەمیان پێویست ئەبێ بۆ ئەوەی فری بن. This energy is called the wave function of the material. ئەم ئینەرجیەکەمە پێوترێت چی؟ wave functionی ماتریاڵەکان. هەر ماتریاڵێکیش wave functionێکی دیاریکراوی خۆی هەیە. The maximum kinetic energy of the photoelectrons ejected from the surface is given by this relation. کەواتە kinetic energy maximum ئەکاتە h mu minus phi. تەلەبەکان ئەمەتان لەبیر نەچێ ئەمە چۆن هاتووە؟ ئەمە h mu تاقی فۆتۆنەکە وتمان هەندێک لە تاقەکە ئەڕوا بۆ work function، هەندێکیشی ئەوەی کەمایە ڕۆتە kinetic energy. یعنی ئەم معادل لەوە هاتووە h mu فۆتۆنەکە ئەکاتە t maximum زائدا work function. ئەی ڕێک ماخستۆتەوە معادلەکە بۆ t maximum ئەکاتە تاقی فۆتۆنەکە ناقسن work functionی ماتریاڵەکە. If mu naught is the frequency of the incident radiation ئەگەر mu naught frequency radiationەکە بێ، یعنی ئەو radiation ئەکەوێتە سەر ماتریاڵەکەی frequencyەکەی mu naught بێ، such that the photon energy h mu naught is just
sufficient to make the electron free from the material. The ejected electron has zero kinetic energy. This happens when H mu naught بكاته work function. ئێستا ئەڵێ ئەگەر هاتوو frequency لایەتی ئینسیدنت هێمامان کرد بە میونۆت، ئەم میونۆتە هەر یەکسانە بەچی بە کریتیکل فریکوێنسی ماتریاڵەکەش، واتە ئینەرجی فۆتۆنەکان بکاتە h mu نۆت. ئەم h mu نۆتەش هەمان وەرک فەنکشنی ماتریاڵەکە بێ، یعنی یەکسان بێ، واتە فریکوێنسی ئینسیدنت ڕێدیشن یەکسان بێ بە فریکوێنس کریتیکل فریکوێنسی ماتریاڵەکە، لەو کاتە کاینەتیک ئینەرجی ئەلەکترۆنەکان سفر دەبێ، کە سفر بوو ئەم معادلە سفر لێرەدانین، ئەو کاتە وەرک فەنکشنەکەمان ئەکاتە h mu نۆت. پاشان ئین لەسەر ئەم وێنانە بزانین چیمان پێڵە. یەکەمیان لە نێوان لایت ئینتێنسیتی و فۆتۆ ئەلکتریک کرنت، هەتا لایت ئینتێنسیتی زیاد بێ واتە نمبر ئۆف فۆتۆن پێر یونیت ئێریا زیاد ئەبێ، واتە فۆتۆ ئەلکتریک کرنت زیاد دەبێ. هۆکارەکەشی هەتا لایت ئینتێنسیتی زیاد بێ number of the ejected electrons زیاد دەبێ، هەتا number of ejected electrons زیاد بوو حتمما فۆتۆ ئەلکتریک کرنت زیاد دەبێ و علاقەیەکی ڕاستەوانەیە. پاشان ئینە سەر ئەم وێنەیەیان تەماشا ئەکەین، ئەمەیان ڕیتاردینگ پۆتێنشڵمان هەیە، قیمەتێکی دیاریکرەوە ئەگەر هاتوو فریکوێنسی کۆنستاند بوو، هەرچەندە ئینتێنسیتی زیادکە تەماشا ئەکەن، ئەگەر ئینتێنسیتی زیادی کرد فۆتۆ ئەلکتریک کرنتەکە زیاد ئەکا، واتە ئینتێنسیتی زیادی کرد ها 1I 2I 3 هەرچەند ئینتێنسیتی زیادی کرد کاژە ئەکەین فۆتۆ ئەلکتریک کرنت زیاد دەکا، بەڵام ڕیتاردینگ پۆتێنشڵ هیچ گۆڕانکاریەکی بەسەرا نایەت، هیچ گۆڕانکاریەکی بەسەرا نایە، واتە ڕیتاردینگ پۆتێنشڵ عیلاقەی بە ئینتێنسیتیەوە نییە. سێیەمیان ئەگەر تەماشاکەین، ئەگەر هاتوو لایت ئینتێنسیەکە کۆنستاند بوو، ئەم جارە فریکوێنسییان V1 میو1 گەورەتر لە میو2 گەورەتر لە میو، هەتاوەکو میو ڕیتاردینگ پۆتێنشڵەکەش لەگەڵ هەتا میو زیاد بکەین تەماشاکەین لەگەڵ یا ڕیتاردینگ پۆتێنشڵ زیاد دەکا، کەواتە ڕیتاردینگ پۆتێنشڵ لەگەڵ کاینەتیک ئینەرجی ئەلەکترۆنەکانە فەنکشنن وەدالن بۆ فریکوێنسی، هەردووکیان لەگەڵ گۆڕانی فریکوێنسی هەم کاینەتیک ئینەرجی زیاد دەکا، هەم ڕیتاردینگ پۆتێنشڵ زیاد دەکا. بەڵام ئەگەر هاتوو ڕیتاردینگ پۆتێنشڵ سەفر بوو، فۆتۆ ئەلکتریک کرنت بۆ هەر سێ فریکوێنسی جیاواز قیمەتەکە یەک قیمەتیە بێ، واتە هیچ عیلاقەیەک لە نێوان فۆتۆ ئەلکتریک کرنت و ڕیتاردینگ پۆتێنشڵە نابێت. ئەگەر هاتوو سفر بێت بۆ سێ قیمەتی فریکوێنسی جیاواز یەک قیمەتی کرنتمان دەبێت. ئەم وێنەیە ئەیبینن فیگەری حەوت variation of kinetic energy of photoelectrons with frequency of incident radiation. ئەگەر تەماشا بکەین ئەمە مەکسیموم کاینەتیک ئینەرجی ئەلەکترۆنەکانە بە ئەلکترۆن ڤۆڵت، ئەمەشان فریکوێنسیە بەچی بە هێرتز. تەماشاکەین سێ ماتریاڵی جیاوازمان هەیە، کالیسیۆممان هەیە، سۆدیۆممان هەیە و سیزیۆمیشمان هەیە. ئەم سێ ماتریاڵە سێ کریتیکل فریکوێنسی جیاوازیان هەیە، واتە هەر ماتریاڵێک کریتیکل فریکوێنسیەکی خۆی هەیە، بۆ واتایەکی تر هەر ماتریاڵێک وەرک فەنکشنێکی دیاریکراوی خۆی هەیە و لەوانی تر پێی جیا ئەکرێتەوە. لە کۆتاییدا we conclude that electromagnetic radiation is not a continuous waveform. ئەگەینە ئەوەی کەوا شەپۆلی کارۆمەغناتیسی شەپۆلێکی مستەمر و بەردەوام نییە، but consists of discrete localized wave packets called photons، بەڵکو لە چەند وەیف پاکێتێکی دیاریکرا و پێکهاتووە کە پێیان ئەوترێ فۆتۆنەکان. Either a photon is absorbed entirely or not at all. ئەکرێ ئەم فۆتۆنە بە تەواوەتی ئیمتیساس بێ و ئەکرێ بەشێکیشی ئیمتیساس بێ کە لە دیاردەکانی ترا ئەی خوێنین لە یەکێکیانە بە تەواوی ئیمتیساس دەبێت، لە شوێنێکی ترا وەکو کۆمپتنیفەکەت بە تەواوی ئیمتیساس نایە، بەشێکی ئیمتیساس دەبێت، بەشێکی سکاتەرینگەکە. Likewise, light is emitted in the form of one or more discrete photons. وهروەها ئەو لایتش کە دەرئەدرێ لە ماتریاڵێکەوە دەرەچێ لە شێوەی فۆتۆناتی جیاکراوەیە، ئەویش ئەکرێ فۆتۆنە یا زیاتر لە فۆتۆنێکی جیاکراوە بێ. ئەمە بە کورتی دیاردەی فۆتۆ ئەلکتریک ئیفێکت بوو کە توانی تەفسیرێکی دروستی تەجروبەکە بکە لەسەر ئەساسی ئەوەی کەوا
لایت لە کۆمەڵێک پارتیکڵی جیاکراوە پێکاتۆ کە پێیان ئەوترێ فۆتۆنەکان. هەر فۆتۆنێک مەسئولە لە فریکردنی ئەلەکترۆنێک ئەگەر هات و فریکوێنسی فۆتۆنەکە گەورەتر بوو لە کریتیکڵ فریکوێنسی ماتریاڵەکە، کە ئەمە لە کلاسیکل میکانیکا بە هیچ جۆرێک نەیانتوانی تەفسیرێکی دروستی بوو بدۆزنەوە، چونکە تا ئەو کاتە وتمان لە کلاسیکا بەجیا تەعامل لەگەڵ وەیڤ و لەگەڵ پارتیکڵا ئەکرا، بەڵام لە کوانتەم میکانیکا مادام وتیان لایت سیفەتی پارتیکڵی هەیە، بۆیە توانیان تەفسیرێکی دروست بۆ دیاردەی فۆتۆ ئەلکتریک ئیفێکت بکەن. ئینشاڵڵا لە هەفتەی داهاتووە لێکچەرەکە بەردەوامین لە فۆتۆ ئەلکتریک ئیفێکت و چەند ئێگزامپڵێکی لەسەر حەل دەکەین.